بەجێرە و داتانی ئێستێمە بەدەستمان گەیشتووە وەکو دەڵێ یان سەرە داوەکە پێناچی خەلەلێکی گەورەبی چکە پرۆژەکەمان ئیش پێکردەوە دانیمان ئێستا ئاواکەرە چێ دێتن پێدەچی خەلەلێکی بچوک بیتن بۆ ڕێ لە ساڵی 2006 دانراوە تەوەقع بکەین لە ساڵی 2006 ڕەنگە مەخۆی بۆ ڕیش کە 32 کیلۆمەترە لە جۆینێکە لاستیکێکە مەسەلەن یاخود واشەرێکە خەلەلێکی هیناویتن ئێستا مهم ئیرادەمان هەیە دەتوانی چاچی بکەینەوە بەڵام زۆر احتیمالات هەیە بۆ ئەو خەلەلە یەک لەوانەیە ڕەنگە لە وەختی کە دانرا لە ساڵی 2006 ئەو واشەرە بە شێوەیەکی پتەودانەنرابیتن یان ئەو کاسکێتە بە شێوەیەکی پتەودانەنرابیتن یاخود پلێسەکە تەواو نەکرابیتن احتیمالیش هەیە لە احتیمالەکانی کە باش دەکەن ڕەنگە لاستنای ئەو بۆ ڕێژکرایە 7 متر تێکەڵە و باکفیلت کرایە خەلەلێکی هینابی ئیتر ئەوانە ئێستاما وەکو لە دوو چارەسەرەکانی لە دوو هۆیەکانی نینە ئێمە لە دوونیەوە تەبعاً دەستمان پێ کردووە لە شەوەوە ئەو شەو تیمەکانمان هەموو خەریک بوونە هەر ئیشمان کردووە هەتا ئێستا جوا دەبینی ئیشەکان خەریکە ئەو هەموو حەفارە و قەڵاب و شۆفەڵ و کرێن و هەموو لێرکانەیە ماوەدەکانمان تۆ دەحازر کردووە هەموو توانای خۆمان وەکو بەڕێوەبەراتی ئاوی هەولێر تەبعاً بەسپاس و تیمەکانی بەڕێوەبەراتی ئاوی هەولێر و لەگەر هی من گروپێکەوە ئیش دەکەن ئێستا هەموو هەوڵەکان دەگەینە گەڕ